فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، مرۆڤ لە ڕووی توانا و گەشە و هێزی جەستەیی و زۆربوون و تەمەنەوە لە زۆرێک لە گیانەوەرەکانی تر لاوااستر و بێهێزترە، بەڵام بەهۆی هێزی ژیریەوە بۆتە سەردار و زیندەوەرانی تری خراوەتە ژێردەست. ئەم عەقڵەیە، ئەم ژیریەیە کە مرۆڤی کردووە بە سەرداری کەون. حکمت و دانایی، ڕاغیبی ئەسفەهانی لە مفرداتا فەرموویەتی ئیصابەت الحەق بالعلم والعەقل، پێکانی حەقە بە دووچەکی زانست و ژیری. ئینسان زۆر جار هەیە حەقی پێیە، مافی هەیە، بەڵام ناتوانێت مافەکەی خۆی وەرگرێتەوە لەبەر ئەوەی دوو هێزی نییە. ئەو دوو هێزە بریتین لە هێزی زانست، بریتیان لە هێزی عەقڵ و ژیری. ئینسانی وا هەیە زانایە، بەڵام عەقڵ و ژیریەکەی لەگەڵا نییە، بۆیە حەکیم نییە بۆ بەدەستهێنانی حەقەکەی. ئینسانی وا هەیە حەکیمە، لێزانە، عاقڵە، بەڵام عیلمی پێ نییە، بۆیە هەردووکیان بەیەکەوە حەق و ڕاستی دەدۆزنەوە، دەیپێکن بەدەستی دێنن. بەڵە ڕاغیب فەرمووی الحکمەت و ئیصابەت الحەق بالعلم والعەقل، پێکانی حەق و ڕاستیە بە زانست و بە عەقڵ. زۆر کەس حەق باز دەکا، زانستی تەواویشی پێیە، بەڵام هێندە نالۆژیکی و نەعەقڵانی باسی دەکا، گوێگر کە گوێبیستی ئەو ڕاستیەش دەبێ ئامادە نییە لێی وەرگرێ، بیبیستێ، پەسەندی بکە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ یؤتی الحکمەة من یەشاء ومن یؤت الحکمەة فقد ئوتیە خەیڕا کەثیرا. ئەو حکمەتە، ئەو داناییە خوای پەروەردگار بە هەر کەسێک بیەوێ وەکو بەهرەیەک پێی دەبەخشێ. هەر کەسێکیش دانایی و حکمەتی پێ ببەخشرێ لەلایەن پەروەردگارەوە، ئەوە بەڕاستی خێرێکی یەکجار زۆری پێبەخشراوە. وتراوە الحکمەة ضالة المؤمن ئەینەما وەجەدەها فهو ئەحەق بها. دانایی و حکمت گومبووی ئینسانی موسڵمانە، لە هەر شوێنێ دۆزیەوە لایەقترە ئەو هەڵیگرێتەوە و بەدەستی بێنێتەوە. واتە ئێمە موسڵمان حکمت و دانایی لە هەر شوێنێک بێ، لە لای هەر کەسێک بێشتە جوانەکان وەردەگرێت. تەنانەت سەیری ئەوە ناکەین ئەوە ناموسڵمانە و موسڵمان نییە، ئەوە لە غەیری نەتەوەی خۆمانەیان نا، هاو زمانم نییە، هاو نیشتیمانیم نییە، شتی جوان لە هەموو کەس وەرگرە. ئەوە حکمەتە، ئەوە داناییە، بەدەستی بێنە، بە فرسەتی بزانە. لە جەنگی خەندەقدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاوێژی بە سەحابەکان کرد کە هێزێکی زۆر لە منافقینی ناوخۆ، لەو کەسانەی کەوا لە مەککەن، لە عەرابیەکانی دەوروبەر، هەموو ئەحزابەکان کۆبوونەوە لێمان، دەیانەوێت لە پیلانێکی ژەهراویدا هەموو هێزی خۆیان بۆ لێدانی مەدینە و موسڵمانان بخەنە کار. بۆیە چی بکەین؟ ئێمە هێزەکەمان فریای ئەو هەموو خەڵکە دەکەوێ کە گەماروایان داوین. لەو کاتەدا سەلمانی فارسی فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئێمە لە وڵاتی فارسدا کاتێک کە دوژمن هێرشی بۆ دێناین و لە وڵاتی خۆمان نائەمین دەبووین، خەندەقێکمان لێ دەدات، چاڵێکمان هەڵدەکەند و ئێتر ئەو چاڵە دەبووە بەربەستێک لە بەینی ئێمە و دوژمندا نادەتوانین لەو چاڵە بۆمان بپەڕنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ڕەئیەی پەسەند کرد. خۆ ئەمە دابوو دەستوری فارسە ئاگرپەرستەکانە، بەڵام مادام حکمەتێکی جوانە، خۆپارێزیە لە دوژمن، یەکسەر پێغەمبەری خوا وەریگرت. نەیفەرموو موسڵمان لاسای ئەوان ناکاتەوە، نا، بێن دەستکەن بە خەندەق لێدان، وەکو چۆن ئێوەی فارسی کاتی خۆی لە ئاگرپەرستیدا بینیوتە کە خۆیان پاراستۆ لە دوژمن بەو چاڵە.
ئەتر چاڵی بەردەوری مەدینەدا لێدا ئێستا چاڵەکان وازان و شوێنیان هەرما بێ ئەوەندە گەورە بووە دوژمن لەو ئاستەوە نەیتوانی ئەسپەکانی و سەربازەکانی پەڕێتەوە. ئیمامی عومەر لە کاروباری ئیداریدا زۆر سوودی وەرگرت لە فارسەکان لە ڕۆمەکان، دیوانی جوند و بەیتولمال و خەزیێنە و هەموو ئەمانەی لەسەر دەستوری ئەواندانا. واتە لە ڕووی کاروباری ئیداریەوە ئینسان دەبێت حکمت و ژیری لە کەسانی ترەوە وەرگێ با ناموسڵمانیش بن، کاروباری دائیری خۆی پێبەڕێوە بکە. بەڵام ئەوەی جێگەی داخە ئەمڕۆ ئێمە چی ناشیرینی و بێڕێزی و خراپی وڵاتانی کوفرە دەیهێنینە ناو وڵاتی خۆمان، ناو ماڵەکانی خۆمان، بە ناوی مۆدیلەوە، بە ناوی ئازادیەوە، بە ناوی کرانەوە و پێشکەوتن خوازیەوە. بەڵام لە جوانیەکانیان، لە شتە باشەکانیان، لە یاسا سەروەری، لە خزمەتکردن بە ژینگە، لە ڕێزی ئینسان، لە کاروباری جوانی ئیداری، لە دووربوون لە گەندەڵی ئەمانەمان کار پێ نییە، لە زانکۆی پێشکەوت و حەزمان بەوانە نییە. چی ناشیرینی و پۆخڵەوات و زبڵەکانە کە فڕێ دەدەن ئێمە هەمووی کۆ دەکەینەوانێ و بە ناوی پێشکەوتن و ڕۆشنبیر بوون و کرانەوە ئەمانەوە لە خۆمانە بەرجەستەی دەکەین. بەڕاستی جێگەی داخە، بەڵام بە پێچەوانەوە جوانیەکانیان کە بۆ ژیانمان لێ بەکەڵ سوودمەند دەبین ئەوانە لەوان وەرناگرین. چەند حکمەتێک باس دەکەین. زانایان فەرموویانە یەکەم یاسایەکی فیقهی هەیە دەڵێ هەر کەس زانستی بەرفراوان بوو نکوڵیکردنی کەم دەبێتەوە. ئەو کەسەی کە عیلمی زۆری پێیە ئینکار نییە، کاتێک کە تۆ قسەیەکت پێگوت یەکسەر ئینکاری ناکە، چونکە زانستی زۆرە ئاگای لە هەموو کتێبەکانە، ئاگای لە هەموو مەسەبەکانە، ئاگای لە هەموو بۆچوون و ڕەئیەکانە. ئەزانێ ئەم قسەی تۆ لە چوارچێوەی ئیسلام نەچۆتە دەرەوە. بەڵام ئینسانی کەم زانست کە یەک دوو کتێبی بینیوە لە ژیان، یەک کتێب دوو کتێبی خوێندۆتەوە، شارەزای بەس یەک مەسەبەیە لە ژیانیە، وە دەزانێ ئیسلام دین هەر ئەوەیە هەر شتێکی بکەی بە کافر بە زەندیق و بە منافقت دەزانێ. بەڵام لە کاتێکە ئەو خۆی بێ ئاگایە، بۆیە وتراوە هەر کەس زانستی بەرفراوان بوو نکۆڵیکردنی ڕەتدانەوەی بۆ خەڵک کەم دەبێتەوە. دووەم، بە بێدەنجی کار بکە، لێگەڕێ باس سەرکەوتن خۆی هەڵا بکە. مەڵێ وا دەکەم و وا دەکەم و بەرنامەم ئەوەیە و ئەوەم بەدەستێنە، لێگەڕێ قسە مەکە، باس سەرکەوتنەکانت بۆ خۆیان بیکەن بە هەڵاو بە خەڵکت بناسێنن. محەممەد عەلی کلای دەڵێ لە سات بە ساتی ڕاهێنانەکانم پەست و بێزار بووم. محەممەد عەلی کلای یاریزانی بەناوبانگی بۆکسێن لە جیهاندا ئەڵێ لە سات بە ساتی ڕاهێنانەکانم پەست و بێزار بووم، بەڵام بەخۆمم دەگوت ئێستا ڕەنج و سەختی بچێشە ئەی محەممەد پاش ماوەی تەمەنت وەک پاڵەوان بژی. ئەمە داناییەکە بۆ ئەو قوتابیانەمە، بۆ ئەو خوێندکارانەمان کە ئێستا بەرەو قۆناغی 12 بەرەو ئیمتیحانەکان دەڕۆن، لە دوای ڕەمەزانەوە لەوەسێ دەست پێ بکەن، یان ئەوانەی خوێندکاری زانکۆ پەیمانگاکان و ئامادەیەکانن. بەڕاستی سەعیکردن ناڕەحەتە، بەڕاستی تەمرین ناڕەحەتە، تێکۆشان دەڵی ئێستا سەعی ناکەم سعاتێکی تر بەخوا ماندوم بێتاقەتم، لەو کاتانەدا بەخۆت بڵێ ئێستا ڕەنج و سەختی بچێشە پاش ماوەی تەمەنت وەکو پاڵەوان بژی. دەڵێ هەموو جار بەوە خۆم لە تەمبەڵی و لە سستی و لە ڕقبوون لە تەمرین ڕزگار دەکرد. چوارەمیان دکتۆر مستەفا مەحموود دەڵێ ئەگەر شتە مادیەکان لە شتە معنەویەکان گرنگتر بوونایە ئەوە جەستە لە خۆڵدا نەدەشاردایەوە و ڕوحیش بۆ ئاسمان بەرز نەدەکرایەوە. کاتێ ئێمە دەمرین جەستەمان لەناو خۆڵدا دەشاردێتەوە، بەڵام ڕوحەکانمان بەرەو ئاسمان بەرز دەبنەوە. بۆیە ئینسان نابێ هەر خزمەتکاری جەستەی بێ و ڕوحی فەرامۆش بکە. پێنجەم، ئیبراهیم ئەسڵان دەڵێ بیرکاری فێری کردم، هەر نەزاندراوێک بەهای خۆی هەیە، جا لەبەر ئەوە هەر کەسێک کە نایناسی بە کەم لێی مەڕوانە. هەنی بیرکاری ئەمە وەزانی هەر جەبر و هەندەسە سین ناقسەن ساد یەکسانە بەوە دوو کەوانەی تر و ئەو دەڵێ بیرکاری فێری یەک شتی کردم. لە بیرکاریدا تۆ بە دوو شتی نەزاندراوە دەگەڕی، بەهای شتێکی نەزاندرا و بە دڵنیاییەوە دەدۆزیتەوە. ئەڵێ زانستی بیرکاری فێری ئەوەی کردم هەر کەسێک کە نەمناسی ڕەفزی نەکەم، بە چاوی سوک سەیری نەکەم، ئیلا ئەو نەناسراوە بەهای خۆی هەیە، لە شوێنی خۆیدا دەبێ ڕێزی لێبژیرێ. شەشەمیان ماندێلا دەڵێ گەر لەبەر خەباتم پارەم وەرگرت لە خەبات جێڕەوە دەبمە چڵکاو خۆر. هەر کەسێ ڕۆژانێک چەکی بەشانەوە بوو بێ، شاخی بینی بێ، شۆڕژگێڕ بوو بێ،
بە حسابی خۆی خەباتی بۆ میلەتەکەی کردبێ ئەگەر لەبەر پارە و سەروەت و سامان و بەدەستێنانی پۆست و پلە ئەو کارەی کردبێ ئەوە گوناحە پێی بڵێ خەباتجێڕ ئەوە دەبێت لەسەر قسەی ماندێلا پێی بڵێ فڵان کەسی چڵکاوخۆر چونکە ماندێلا دەڵێ هەر وەختێ زانیتان گەر لەبەر خەباتم پارەم وەرگرت لە خەباتجێڕەوە دەبمە چڵکاوخۆر. حوتەم ئەو کەسەی لە پێناو گەلێکی نەزاندا شۆڕش دەکات وەک ئەو کەسەوایە کە ئاگر لە جەستەی خۆی بەردەدات بۆ ئەوەی ڕێگا بۆ کوێرێک ڕووناک بکاتەوە. ئەمە قسەی بیرمەندی گەورەی جیهانی ئیسلامی محەممەد ڕەشید ڕەزایە ئەڵە زۆر کەس هەیە تەواوی لاشەی خۆیان تەمەنی خۆیان سووتان لە پێناوی میلەتەکەدا بەڵام میلەت کە نەزان بوو میلەت کە نەزان بوو هیچ قەدر نازانێ. ئەو کەسەی لە پێناو گەلێکی نەزاندا شۆڕش دەکات وەک ئەو کەسەوایە کە ئاگر لە جەستەی خۆی بەردەدات بۆ ئەوەی ڕێگا بۆ شوێرێک ڕووناک بکاتەوە. نابینایەک تۆ خۆت پسووتێنی ئەو هیچ دەبیدێ نەبەخوا بەردەمی ڕووناک نابێتەوە. بۆیە خەباتەکەی تۆش بەداخەوە بە فیڕۆ دەچێت. بۆیە چەند سەرکردەی پاک گرنگە میلەتی هۆشیاریش ئەوەندە بۆ ڕزگار بوون لە چەوسانەوە لە دەستی زاڵمان گرنگە. پیرەمێردی فەیلسوفی گەورەی کوردیش فەرموویەتی هەر دارێ لقی زۆر لێبێتەوە ئیتر ئەوەندە بەرز نابێتەوە. ڕووباریش جۆگەی زۆر لێبووەوە گوڕڕەی نامێنێ و لەبیر چووەوە. وڵاتێک حیزب و میزبی تێکەوێ هەرچی دەستی بوو بەشی خۆی دەوێ. ئەمانە هەموو حکمەتن لە چەند دێڕێک و وشەیەکی کورتان وسراون بەڵام دواتر بیری لێ بکەوە چەند پڕمانان ئەتوانی بە کتێب لەسەریان بنووسی. ڕەسوڵ حەمزەتۆف کە لە 1923دا لەدایک بۆ لە 2003دا کۆچی دوایی کردووە. ڕەسوڵ حەمزەتۆف دەڵێ هەمان دەرزی هەم بۆ دوورینی جلی بووچێنی بەکاردێ هەم بۆ دوورینی کفنیش. ئامێرەکان دووسەرن ئەوە تۆی مرۆڤی هەروەکو دەرزیەک هەمان دەرزی جلی بووکی پێدەدوورێ هەمان دەرزی کفنی مردووی پێدەدوورێ. بۆی ئێوە ئامێرەکان خەتابار مەکەن. ڕەسوڵ حەمزەتۆف پێمان دەڵێ مەڵێ ئەنتەرنێت خراپە مەڵێ کۆمپیوتەر خراپە مەڵێ سەتەلایت خراپە. ئەوە دەتوانی چی خراپەی دنیاە بیهێنیتە ناو ماڵەکەت و بەرچاوی خۆت دەشتوانی چی جوانی دنیاە بیهێنێ بەرچاوی خۆت. ئەتوانی سەرەتای ژیانی خۆتی پێ بنیادنەی بیکێ بە پیشەیەکی جوان و حەڵاڵ ئەشتوانی خۆتی پێ بخەیتە گۆڕەوە وەکو ئەو دەرزەی کفن بۆ مردوو دەدوورێ. بەسەرهاتێک ئەنجەلێکە لەو حکمەتانەی تر دکتۆر هیمداد عەبدولقەهار محەممەد لە کتێبەکەی خۆی داوانەکانی ژیان لە لاپەڕە 241 دەڵێ لە هەر شوێنێک موچە بوو بە نوچە ژیان تێیدا پوچە. لە هەر شوێنێک موچە بوو بە نوچە ژیان تێیدا پوچە. خوا پەناماندا لە هەر وڵاتێکە لە هەر شوێنێکە لە هەر هەرێمێکە موچەی ڕەوای فەرمانبەر کە لە ئەنجامی کاری مانگانەی خۆی وەریدەگرێ بوو بە نوچە بوو بە هەنووکە بوو بە ئێستا موچە دێ و لە سەتا ئەوەندەی لێ دەبڕدرێ وەڵان نابڕدرێ. لە هەر وڵاتێکە موچە بوو بە نوچە و چاوەڕی ئیخبار و سەر تەلەڤیزۆن و هەنووکە و ئێستا و بە پەلەت کرد بەخوا ژیان لەو وڵاتەدا مەگەر خوا ڕەحم بکا و چاک ببێ ئەینا تێیدا پوچە ژیانێکە ئارامی تێدا نییە. کۆتایی ئەم بابەتی حکمت و دانایی کە ئەم قسانە کورد بوون بەڵام بەڕاستی پڕمانا بوون. بەوە دێنم ئەڵەن جارێک سوڵتان مەحموود کە پاشایەکی ناودار بووە بە شاردا دەسوڕایەوە گەیشتە بەر دەرگای ماڵێک و شەوێکە خۆی گۆڕیەوە بەجلێکی دەروێشیە و لەسکێکی کردووە و تورەکەیەکی لەشان کردووە. ئەو زەمانەش چونکە تەلەڤیزۆن و دەستگای ڕاگەیاندن نەبووە خەڵک هەبووە تامردن هەر پاشای نەبینیوە. بەڵام پاشاکان لەو کارەبەدەستانی ئێستا باشتر بوون خۆیان دەگەڕان بەناو میلەتە بزان حاڵی میلەت چۆنە بزانن چێ لەبەر بێکەسی دەگری لەبەر ئازار دەتلێتەوە منداڵانێکی بێباو کەس نییە سەرپەرشتیان بکە ئافرەتێک هاوسەرەکەی وازی لێهێناوە پیاوێک غەدری لێکراوە با پاشا بە گوێی خۆی بیبیستێ و خۆی بەدەمیانەوە بچێ شوێنەکەی دیاری دەکرد و بانی بانگی دەکردن و کێشەکەی بۆ حەل دەکردن. سوڵتان مەحموود بە شارە دەسوڕایەوە ئەڵێ گەیشتە بەر دەرگای ماڵێک بینی دەرگاکە کلا بووە واتە گەرما بووە حاڵەتێکی ئاوا بووە پەنجەرەکان نەبوون و بەریدە نەبووە ئامێری فێنکەرەوە نەبووە بینی دەرگای ماڵەکە کراوەتەوە تا خانۆکان ئەو زەمانە حەوشەیەکیان نەبووە هەر دەرگاکە ڕێک لەسەر کۆڵان بووە.
بینی تەنها ئافرەتێک کچێکی تەمەن 20 ساڵ لە ماڵەوەیە، بینی وتی دەبێ ئەم کچە بە تەنیا لێرە بژی، بێدایک بێ، بێ باوک بێ، بێ کەس بێ، ئەمە کارێکی باش نییە. ئەگە کچێکەوە شووی نەکردو هاوسەری بۆ دەدۆزینەوە، ئەگە دایک و باوکی لێک جیابوونەوە ڕۆیشتن بەڵکو بە هیچیان گەیەنینەوە. بۆیە بە ئەدەبەوە لە دەرگایدا کچەکە دەرگاکەی خێرا جووت کرد و پێوەیدا وتی کچی خۆم، من کابرایەکی دەروێشم، فەقیرم، دەگەڕێم، ئەوە خۆت هەر بە تەنیای کەست نییە؟ وتی نامامەی دەروێش، کەسم هەیە، باوکم هەیە. وتی ئەی باوکت لەکوێیە؟ وتی باوکم چووە دۆستێکی خۆی بکا بە دوژمن. وتی ئەی دایکت هەیە؟ وتی بەڵێ دایکیشم هەیە. وتی ئەی دایکت لەکوێیە؟ وتی دایکم چووە یەکێ بکا بە دوان. وتی ئەی خۆت بە تەنیا چیەکەی؟ وتی وەڵام منیش وایە ئێستا دانیشتوم دوان دەکەم بە یەک. پاشا لەمە سەری سوڕما، باوکم ڕۆیشتووە دۆست بکا بە دوژمن، دایکم چووە یەکێ بکا بە دوان، خۆشی دوان دەکا بە یەک. ئەڵێ شوێنەکەی دیاری کرد بە خەڵوزێک شتێک، دیوارەکەی ئاماژە پێکرد، بەیانی پۆلیسی نرد و ئەو خێزانیان هێنا. کچەکەی بان کرد وتی کچی خۆم، شەو ئەوە من بووم هاتمە بەر دەرگاتان، بەس قسەکانت ئەوەندە بەهێز بوون، ئەو شەو هەر بیرم لێ دەکردەوە بۆم حەل نەدەکرا. باوکت دیمانای چی بۆ ڕۆیشت دۆستێ بکا بە دوژمن؟ وتی جەنابی پاشا، جەنابی سوڵتان مەحموود، باوکم دۆستێکی زۆر خۆشەویستی هەبوو، لەوەتی من مناڵم چاوم کردوێتەوە ئەو پیاوە زۆر دۆستی باوکم بوو، قەرزاریەک ڕووی تێ کردوین، باوکم قەرزێکی زۆری هاتووەتە سەر، ئەم شەو چوو بۆ لای ئەو پیاوە قەرزی لێ وەرگرێ. وتی بۆ دەوری مانگێک لێ وەردەگرم و دوایی دەیدەمەوە. ئەو پیاوە لەگەڵ باوکما زۆر خۆشەویستی یەکن، بەڵام من یەقینم هەیە باوکم نەک دوای مانگێکی تر 1 ساڵی تر و 2 ساڵی تریش ئەو قەرزەی پێ نادرێتەوە. ئەم چۆ بە تێڕادەوی دەڵێ 1 مانگ پارەم بدەیتێ دوای بۆ دێنمەوە. کابراش دەڵێت چت دەوێت لە خزمەتدایە، بەڵام دوای مانگەکە بەخوا باوکم نایبێت، 2 مانگ هەر نایبێت، ساڵێک هەر نایبێت، وردە وردە ئەم دۆستایەتێک کاڵ دەبێتەوە. کابرا متمانەی باوکم نامێنێ، چوو دۆستێکی خۆی کرد بە دوژمن لە پێناوی قەرزە. فعلەن وایە تۆ کابرا کە دێ بۆ قەرزی دەیتێ و لە ماڵی خۆتا دەست بە گیفان تا دەکەی بەڕووی خۆشەوە. زۆر جار زۆربەی خەڵک لەسەر قەرز دۆستەکان لە یەک ترازاون و دۆستایەتی بۆتە دوژمنایەتی. وتی باوکم دۆستێک دەکا بە دوژمن. وتی وەڵڵاهی جوان بۆ قسەکەت، ئەی کچی خۆم، دایکت کە ڕۆیشت یەک بکا بە دوان. وتی دایکم مامانە، ئافرەتێکی دووجان داوایان لێکرد بوو دایکم بچێ بۆ لای یەک دانەیە، ئێستا دایکم چاوەڕێ ئەوەی بیکا بە دوان، دانەیە کەش بێتە دەرەوە مناڵەکە لە دایک بێ و ناوکی ببڕێ، دایکیشم مامانە، دانەیەک دەکا بە دوان. وتی ئەی خۆت، وتی وەڵڵاهی منیش 2 کراسم هەبوو، یەکیان تەواو خراپ بوو، ئەوەی تریشیان هەر خراپ بوو، پارچە ڕەنگیان وەکو یەک بوو، پارچەی ئەویانم دێنا لێم دەکردەوە، یەکیانم هەڵوەشاند و کردم بە پینە بۆ ئەوەی تریان، واتە 2 کراسم دەکرد بە یەک، دوانم کرد بە یەک. پاشا خەڵاتێکی گەورەی ئەم کچە ژیر و عاقڵەی کرد. وتی هەی ئافەرین، چەند جوانە ئینسان بتوانێت ئاوا بەدانایی بە ژیری وڵامی بەرامبەرەکەی بداتەوە، پەیامی خۆی بگەێنێ لە چوارچێوەیەکی جواندا لە وشە ناوازەکاندا. ومێدەوارم خۆی پەروەردگار حکمت و دانایی بە هەر یەکێکمان ببەخشێ، زانستمان زیاد کە، عەقڵێکمان کراوە بێ، بتوانین بە زانست و بە دانایی هەم حەق بەدەست بێنین هەم حەق بگەێنین. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم